بۆیە خۆشبەختانە تا ئێستا هیچ حالەتێک نییە و ئێمە بەردەوام دەبین لە دۆزینەوەی هەر گومان لێکراوێک، بەردەوام دەبین لە پشکنین لە چاودێریکردن و بەردەوام دەبین لەو ئیجراعاتانە و چەند گەشتیارێک وەکو چەند کەسێک کە لە ماوەی ڕابردوودا لە ئێران بوونە و گەڕاونەتەوە نزیکەی حوت نەخۆش ئێمە وەکو گومان لێکراو ئەم گومان لێکراوانە پشکنینی تاقیگەیمان بۆ وەرگرتووە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئێستا لە تاقیگەی تەندروستی گشتی ئەم پشکنینانە دەکرێت بە هەمان شێوەش بۆ دڵنیابوون و زیاتریشی ئەم دەرەنجامە ئێمە ڕەوانەی مختبەری مرکزیش دەکەین لە عێراق. هەموو پشکنینەکان تا ئێستا تەنها یەک حالت لە پشکنین ماوە دەربچێت، 6 پشکنینمان بۆ گەڕاوە بە نێگەتیڤ. هیچ حالەتێک تا ئەم دقیقەیە هیچ حالەتێکی تۆمارکراو یان بە دەرچوونی ئەم ڤایرۆسە نەبووە. خۆشبەختانە ئەوە جێگەی خۆشحاڵیە. ئینشاءالله هەموو لایەک پێکەوە هاوکار و پاڵپشت و پابەندی ڕێنمایەکان دەبین.